دڵ یاوشک یا لێڵا کانیاوەکەی دڵ یاوشک یا لێڵا ئەچی بۆ هەرجێ ئازیز بەجێ مەیێڵا پشتێ منداڵ بوو دڵم دا بە تۆ لە ڕاهی خودا ئازیز مەم کە ڕامزەڕۆ لە ڕاهی خودا ئازیز مەم کە ڕامزەڕۆ خەڵکی هەرگەن موزوە خەرمانی خەڵکی هەرگەن موزوە خەرمانی دڵم ئازیز دوور یەکای تووە خوایە باشەمە هەڵکا بەیانی تو بێی بۆ لای من ئەیگات داغەنم زانی تو بێی بۆ لای من ئەیجان چەند پەرێشانی ئاوەکەی دڵ یاوشک یا لێڵا ئەڕۆی بۆ هەر کوێ ئازیز بەجێ مەیڵا پشتێ منداڵ بوو دڵم دا بە تۆ لە ڕاهی خودا ئازیز مەم کە ڕامزەڕۆ لە ڕاهی خودا مەم کە ڕامزەڕۆ وەرەماڕۆ دەیدا یارچاوم لێتە پەیمانە پێم داوی پەیمانە پێمە وەرەماڕۆ دەمرم هەرچاوە ڕێمە پەیمانە پێم داوی پەیمانە پێمە تۆ بۆ هەرچی دەڕۆی ئەم نیش ناوێمە تۆ بۆ هەرچێ بڕۆی ئەم نیش ناوێمە پەیمانە پێم داوی داوی پەیمانە پێمە تۆ بۆ هەرچێ بڕۆی ئەم نیش ناوێمە خدایا بێتەوە یارە زوانەکەم بەتیماری بکەم بە بریندارەکەم خدایا بێتەوە یارە جوانەکەم بەتیماری بکەم بە بریندارەکەم شەو ڕۆژم دیسە خەیاڵی تۆیە ئەقلۆشم دیسە خنکاوی تۆیە شەو ڕۆژم دامرم یارە خەیاڵ